بۆچی علەمانەتی کورد شەڕی سەلیبی ڕۆژئاوا ئەکات و کوردستانی کردووە بە بەرەیەکی شەڕ بەرامبەر بەم دین و بەرەم ئیسلامەتی. علمانەتی کورد بە تەکید ئێستا دۆڕاوە و مفلیسە لە ڕووی فکرەوە نە پارتی نەیەکێتی هیچ شتێکیان پێ نییە. ئەو شتانە کە زەمانێک بوو ئەمانوێت کە ئەم علمانەتە غەڵەتە، کە مارکسی فاشلە، کە ئیشتراکی دزینی کۆمپانیاکان و ڕەنجی خەڵکە، سەرمایەدار زەرووە ئەم لیبراڵی ئێستەکە تەنگژەی جیهانی دروست کردو سەرمایەداریە کە ڕەنجی فەلاحەکان وەکو ئاغا ئەدزێ بورجوازی گەندەڵ لە شارەکانە ئێستا دانیشت و ڕەنجی هەموو کەسێکی تری لولداوە بە ناوی کۆمپانیا و مافی مرۆڤ و ئازادی و بازاڕی ئازاد و پارێکی خستوەتە بەردەست کە تەزەخومێکی پێ دروست کردو بەڵام ماستی یۆنانی لە هەولێرە ئەفرۆشێ، تەماتەی ئێرانیش لە سلێمانی ئەفرۆشێ، نەوتیش لە ئێرانەوە دێ بۆ خانەقین و مەندەلی لەوێش گرانترە وەک لە کرماشە. بەڵام بۆچی ئەم علمانەتە ئەم شەڕە سەلیبەی هێناوەتە کوردستان و بۆچی لەو بەرەو خەندەقەیە کە دژ بە ئیسلام، لەبەرەوە ئەوانی ژەزانن کە ئیسلام یعنی چی، لەبەرەوە بە هەمویان ئامادەن ئەم شەڕی ئیسلامە بکەن. ئێستا ئێوە چاوتان لێوە ئاگاداریشن لە ژوورەکانی پاڵتۆکیشە ئەیبینن کە ئەو شەڕە سەلیبیە بۆچی لە پاڵتۆکەکە شاکرێ. خەڵکێک وەکو ئێمە لە ئەوروپان، ئێمەش وەکو ئەو خەڵکە لە ئەوروپان، هەمومان پەناهێندەین، هەمومان وەکو یەکین. کابرای علمانیش هەیە ئیقامەیە هەیە، جنسێ هەیە، لای ئێمەش هەیە ئیقامەیە هەیە، جنسێ هەیە، هیچی نییە لە هەردوو تەرەف، هەردوو لاش هەروەهایە. لەبەرەوە بەڕاستی جێی خۆیەتی کە ئینسان بپرسێتەوە بڵە بزانین بۆچی کوردستانیش بۆتە بەرەیەکی شەڕی ئەم دینە و خەڵکێکی تیاچەوسێنرێتەوە جەلادەکان لە ناو زیندانە هەروەکو جەلادی لای وڵاتانی تروان، لە کاتێک کە ئەمانە میلیشیان دەوڵەتێکی مرکزیان دروست نەکردو، هەتا وەزیری حکم کا و جێشێکی نێزامی بێ بە موالید گیرا بێ 190,000 بزنی بێ قۆچ بێ بە نەخوێن یا بە نەخوێن پساوەکانی قەرەتەپە لەسەر ئێمە کەڵەگان، لەسەر ئێمە ئازابوون. ئەویش لەبەرەو ئەو کەسانی کە هاوەنەکان و مەدفەعەکانیان تەسلیم بە ئەمریکای تاغوت کردو ڕازی بوون بە بیجامە لە پێی خۆیان بچنەوە پەرلەمانێکەوە کە کەس نەزانێ غەیری ڕاتبوو مەعاش خواردنەکە هیچی تریان بۆ نەمێنێت. حرەکەتێک بە خوێنی 2000 شەهید و گەنجی ڕێک و پێک دروست کرابێ، 2000 کەس خوێنی دابێ لە پێناوی عیزەتی ئیسلامە. ئەبێ لە کاک غازی بپرسین بڵێن 4 ساڵ ئەندامی پەرلەمانی بەغدا بووی 15,700 دۆلارت مانگانە وەرەگرت، ئادەی بزانین منفعەتی تۆ بۆ مەشروعێکی کوردی، مەشروعێکی دینی چ مەشروعێکت باش. ئادەی کاک حەسەن بابەکر 4 ساڵی ڕەبەق جەنابن لە پەرلەمانی کوردستان هابووی چ مەشروعێکت بردە پێشەوە، ئەقڵت بە کوێی ئەم سراع و ململانەیەشکە. یەکێک لەوەی کە ئێمە وەکو چێوی چوینەتە ئەو شاخە و عاسی بووین لەم ململانێ حەزاریە گەورەیە، سەبەبەکەی ئەوەیە کە ئێمە نامانوێت سیاست بە خەتێکا بکەین کە غەرب دایڕشتووە. ئەو کەسانی چۆچیان داداوە بە بەرنامەی غەرب ئامادەن ڕەوڕەوەی ئەو بەڕێوە بن و سیستمی ئەو بەڕێوە بن، ئەوانن کە لەبەر سێبەری ناز و نیعمەتا گەورە بوو. ئەوانن کە ئێستا بە مۆسیقا خەبەرەکرێنەوە و بە مۆسیق لەگەڵ مۆسیقایە چێشتە خۆن. بەڵام ئەو کەسانەی کە لە هەموو شتێک یاخین و لە مەنهەجی خوا نزیکن، ئەوانەی لە هەموو مەجلیسێکی شەیتانی و شرکیاتی کوفر و ئەوانە یاخی بوون، ئەوانە نایانەوێ بێنە ناو ئەو قاڵب و ڕێڕەوە کە غەرب دایڕشتووە کە خەباتی سیاسی ئێوە پێویستە لە هەر شوێنەکە هەن بە پەرلەمانێکا بێ کە هەر وەختێک ڕئیس میزاجی نەما بەنوکە قەڵەمێک پەرلەمانەکە حەلکە. یان ئێوە هەمووتان بکاتە ئەندامی پەرلەمانێک کەی ویستی دەرگاکەی داخە کەی ویستی بیکاتەوە، هەمووشتان لەژێر تابلۆیەکی سەرۆک بارزانیا بن کە بە کامەتان زۆر قامەتی بەرزە ناکاتە گوڵینکەی گۆرە و پوزەوانەکانی یا لە خوار ئەژنەوەیەتی. بما فيه جەلال طالبانی کە ئەگەر داینەی لە بینی قاچی بەرزانیا بە هەموو قووەتی خۆی ناکاتە پڕکردنەوەی بینی گۆرەویە پوزەوانەکان.